بڵێ سەبارەت بەو بڕیارە ئەوە بەپێی ئەو یاسایی کە لە پەرلەمانی کوردستان دەرچوو لە ساڵی 1911 دەڵێ هەر ئەو منحەیە بۆ ماوەی 10 ساڵە بە تایبەتی بۆ ئەوانەیە فەرمانبەرانن هەر گۆڕینێک لەو قرارە دەبێت پەرلەمان بڕارێکی تازە دەربکاتن ئێمە زۆرتریش و کۆمکاری زیندانی سیاسی زمانی خۆی پرۆژەیەکیان هەبوو بۆ چاکردنی ئەو یاسایە چونکە بە بۆچوونیمە ئەو منحەیە کە دەبێت ئەو کەسە پێی بدرێت لە بەرامبەر ئەو قوربانیانەیان ئەو زەحمەتی و ئەزیەتەی لە زیندانەکانی ڕژێمی بەعس تووشی بووە بڕینی ئەوەیە بەڕای ئێمە عەدالەتی تێدانێ وە جۆرێک لە غوبن وەکو هەر توێژێشکەی کۆمەڵایەتی لە کوردستان زیندانیانی سیاسیش بەشێک لە گەندەلی و بەشێک لەو ئەوانەی کە مستحقین بکرێن بە زیندانی سیاسی کراون بە زیندانی سیاسی هەندێکی هۆکارەکەی ئەو یاسایە کە لایەن پەرلەمان دەرچووە کە فراوانی کردو هەندێکیشی پەیوەندی بە لایەنە سیاسەکان هەیە کە تەسکەی لایەنەکان دەکەن و دەبێت ئەمە من داوا دەکەم و تەسەوڕ دەکەم کۆمکاری زیندانی سیاسی داوا بکات جارش کە پێداچوونەوە بەوانە بکرێ ئەوانەی بە فعلی زیندانی سیاسین لەسەر قەزیەکی سیاسی لەلایەن دەستگاکانی ئەمنی بەعسەوە گیراون ئەوانە زیندانی سیاسی نەک چونکە کەسانێکن لەسەر دۆزی سیاسی لەلایەن دەستگاکانی بەعسەوە نەگیراون نابێت بە زیندانی سیاسی حساب بکرێن تێیدایە دەبێت حالەت هەیە من حالتمان بیستێمە خەڵک دەناسین کە ئەو مەرج و شروتەی کە لە ناو یاساکەیە تێیدانێت جا ئەوە دەگەڕێتەوە هەندێک جار دەگەڕێتەوە سەر کەسەکە خۆی کە لە بەردەم دادوەر سوێن دەخوایان شایدی بەدرۆ دێنیانە جار تەسکەی حزبیشت کاریگەری لەسەر ئەو مەسەلە هەیە بۆیە مەفروضە کۆمکاری زیندانی سیاسی بەڕێوەبەراتی زیندانی سیاسی و وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوەکان جارش کە بۆ یاسایە بەڕاستی پاکسازێکی باش بکەن بۆەوەی ئەوەی زیندانی سیاسی بە زیندانی سیاسی هەژمار بکرێ ئەوەی زیندانی سیاسی نەکرێ مافی چی هەیە و مافی پێ بدە وەکو ئاگادارن بەجێرەی یاسای مافی امتیازاتی زیندانیانی سیاسی بەشێک لە زیندانیانی سیاسی کە موچەی حکومیان هەیە لە یەکی هەفتەوە موچە و ئەو یان منحەی زیندانیانی سیاسیان لێدا بەردرێت بەڵام وەکو ئاگادارن موچەی زیندانیانی سیاسی و کەسوکاری سەربەرزی شەیدان بەهۆی ئەو قەیرانەدارەیە لە ڕووی مانگەکانەوە دواکەوتەوە بۆیە ئەو موچەیە تا ئەو مانگانەی پێشتریان بەردەوام دەبێ لە هەمان کاتدا ئێمە داوامان کردووە کار لەسەر ئەوە بکەین کە ئاسای عێراقی بەسەر زیندانیانی سیاسیدا کاری پێ بکرێ کە لەوێ 25 ساڵیان دیاری کردووە بۆ ئەم منحەیە لە هەوڵی ئەوە داین بتانین بەجێرەی بڕیاری 26 پەرلەمانی عێراقی زیندانیانی سیاسی هاوشێوەی زیندانیانی سیاسی عێراق سوودمەند بن لەم بڕیارەی پێشترێکە هەبووە تاکو 25 ساڵی دی موچەکانیان بەردەوامێ بەڵام ئەوانە یەک منحیانیان بەس موچەی زیندانی سیاسی هەیە ئەوە بەجێرەی یاساکە بەردەوام دەبێت تا لە تەمەنداما